سڵاو بیلاڕۆف و لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیەوە لەگەڵتانم. پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی لە ڕۆژی سێشەمەوە کراوەتەوە تا ڕۆژی یەکشەمە بەردەوامە. ڕۆژان لە کاتژمێر 11 تا کاتژمێر 7 ئێوارە کراوە بێ لێرە زیاتر لە 150 کۆمپانیا بەشدارن بەرهەم و کاڵا و خزمەتگوزاریەکانیان خستۆتە ڕوو. لێرە بەشێکی زۆری کۆمپانیاکان داشکانیان کردووە، هاوڵاتیان توان سەردانکەن، بازرگانان توانن سەردانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بکەن لێرەوە لە نزیکەوە کاڵا و کوالێتی و بەرهەمی ئەو 150 کۆمپانیای ببینن و لە هەموو جۆرە کۆمپانیەکان بەشدارن، هەن لە کۆمپانیەکانی ئۆتۆمبیل تا بابەتی خواردن و خواردەمەنیە تا گاتە بابەتی خزمەتگوزاری وەکو نەخۆشخانە وەکو سیستەمی بانکی هەروەها چەند زانکۆیەکیش لێرە بەشدارن و پێشەنگا بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆی کە هەم بازرگانان بە یەکتر ئاشنا بکەم هاوڵاتیان لە نزیکەوە کاڵاو شمەکی دەستی یەکەمی کۆمپانیەکان ببینن بۆی گفتوگۆ بکەین لەسەر پێشەنگا چ ڕۆڵێکی بێت لە پێشخستنی جموجۆڵی بازرگانی، گەشەکردنی ئابووری، هەروەها پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی چه ئاستێکیە بۆ لەگەڵ هەرێک لە بەڕێزان یاسین ڕەحیم جێگری یەکەمی سەرۆکی ژووری بازرگانی پیشەسای سلێمانی، هەروەها داستان فازی لێبسای پەیوەندیەکانی کۆمپانیای عێراق تەقەدوم کە تایبەتە بەکردنەوەی پێشەنگا گفتوگۆکەین. کاک یاسین بەخێر بێی، ئەمەوێت لەوە دەست پێ بکەین ئەم ساڵ پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی چۆن بوو؟ ئەوەی کە ئەم ساڵ لەم دوو پێشەنگایە پێشوش و ئەم پێشەنگایەش بینی ومانە لە دوای 2014 و شەڕی داعش و هەبوونی نەخۆشی کۆرۆنا یەکێک لە پێشانگا بەتواناکان کە کوالەتیەکەی بەرز بۆتەوانێ و جۆری بەژاریکردنەکان لە ئاسێکی بەرزایە و بەڕاستی لەبەرەوەی شێوە تەخەسوسیەکیشی وەرگرتووە زیاترین ئەهلی مەسەلەکە خۆیانیەنە مۆڤوعەکانەوانێ نەک وەکو جاران قەرەباڵغیەکی بێهودە بێت. ئێستا بەپێی پیشە و کارەکان خەڵکی سەردانی ئەو کۆمپانیا بەشداربووانە ئەکەن کە ئامادەیان هەیە لەناو پێشەنگاکەیە. ئاستی پێشەنگاکە چۆنە بینی لە ڕووی خزمەتگوزاریەکانی و دیکۆر و دابیکردنی و پێویستیانەی کە سەردانکرد پێویستێتی لێرە باش ڕێکراوە؟ بەڕاستی وەکو عەرزم کردن هەم وەکو جۆرایەتیەکان کە گۆڕاوە لە کۆمپانیەکانە جۆری دیزاین و دیکۆرەکان و حتا خەڵکەکەشی فەرقی هەیە کە ئەمڕۆ بەشدارن بۆ ئەبینین ئەو خەڵکانیکەوە بەشداریان تیا کردووە لە خاوەن کۆمپانیەکان ئەو خەڵکانن کە تۆ پێویستێ پێت و جوابیان پێەیە نەک لە ڕێگەی خەڵکێکی ترەوانەیە یا نمایندەی و وەکالەتەکانیان جوابی تەواوەتیان پێ نەبێت و هەندێک لەوانێکەوە بەشداریان هەیە ئەگەڕێن بە شوێنەوەی کەوا لە سلێمانی بتوانن نوێنەرایەتی بن بە کەسانێک کە لە سلێمانیە هاوکیشی ئەوانن. ئەمە بۆ ئێمە مای دڵخۆشیە. زۆر باشە، مەبەستمە پرسیاری ئەوەش بکەم ئەم جۆرە پێشەنگایە چ ڕۆڵێکی بێت لە گەشەکردنی یاخود زیاترکردنی جموجۆڵی بازرگانی لە سلێمانی، باشترکردنی دۆخی پیشەسازی ئابووری. بەڵام لای کاک داستان دواتر مەبەست بۆ پرسیارەش بکەم. کاک داستانی وەکو کۆمپانیای عێراق تەقەدوم کە پێشەنگاکان ڕێکەخەن، ئاستی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی چۆنە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە ئاستی ئەو ئامانجی ئێوەیە بوو کە پێشەنگاتان کردوێتەوە؟ وەکو عێراق تەقەدوم بە شانازی و ئاڵێن سەرەڕای هەموو گیر و گرفتەکانی کە مەوجودە لە عێراق خۆتەزانی وەزعی سیاسی عێراق زۆر دەوری هەیە لەسەر پێشانگا. ئەم پێشانگای ئەم ساڵ یەکێکە لە جوانترین پێشانگاکانی تاکو ئێستا کردبوومانێتەوە لە ڕووی کوالەتیشەوە وەکو کاک یاسین وتووی کوالەتی زۆر بەرزە و ئەم کۆمپانیانەی بەشدارن لەگەڵ ئێمە ینی وەکو ئەو کۆمپانیانین کە ساڵانی ڕابردوو هەبوو یانی تەنها بێن و شوێنەکان بگرن. ئەمانەی ئێستا هەم خاوەن بڕیارن هەم ئەتوانێت سوودێکیان هەبێ بۆ ژێرخانی ئابووری و کردنەوەی پێشانگاکان هەرچۆ نێچیش بێ مانای زیندوی ئابووری ئەم شارە ئەگەێنێ. زۆر باشە، من هەردەم ماڕ ڕاتۆ لێکم ڕۆژەڵە 150 کۆمپانیا بەشدارە. چەند کۆمپانیا بەگشتی لە شوێنە بازرگانیەکان شوێنە بازرگانیەکان ینی هەم کۆمپانیا بەشدارە هەم شوێنی بازرگانی هەیە بەشدارە ڕەنگە کۆمپانیان نەبێ ناوی شوێنی بازرگانی بی و هەشمانە وسەسە وەکو خۆت وتت کەرتی تەندروستی ئەمانش بەشدارن بەڵام لەم پێشانگایە سیفەتی ئەویان وەگرتووە کۆمپانیا بەڵام کۆمپانیان نین ئەمانیش بەشدار خزمەت گوزاریان هەیە نییە 150 بەڵێ. زۆر باشە، هەنێکمان باس کرد وتماوە نەخۆشخانەیە بەس چەند سێکتەرە بەگشتی؟ وڵی سێکتەرەکان بە ژمارە نازتوانم هەندێکیان بۆ باسکەم بەڵام بیناسازیە، خواردەمەنیە، تەندروستیە، ڕاگەیاندنە، چاپەمەنیە، کە ئەوە چ پێ دەین کارگەکانن کامانە زۆر زۆر دەورێکی گرنگیان هەیە کارگە ناخۆیەکان و
کەلوپەلی ناوماڵە و ئۆتۆمبیلە چەندین دیکە مەوادی یەدەگا چەندین سێکتەری تریش. چەند ڕۆژێک لە پێشەنگا ڕۆشتووە تا ئێستا فیدباک چۆنە باشە؟ ڕۆژی یەکەم و دووەم ینی لە ڕووی هاتنی خەڵکەوە ئەوانە بوو، بەڵام لە ڕۆژی سێمەوە چوارەم و ئیمڕۆژ تا ڕادێک باشترە و یەک شتیش هەیە ئەمانەی ئێستا سەردانیەکەن وەکو ساڵانی پێشتر چووە گلەیەک لە ئێمە ئەڵێن خەڵک کەم دێت، بەڵام ئەو خەڵکەی دێ ئێستا تایبەتە بە پێشانگا زۆری و بۆریەکەی جارانی نییە، ئێمەش ئەوە پێویستە بۆ پێشانگا. زۆر باشە کاگاسی پرسیاری ئەوم کرد تا چەند ئەم جۆرە پێشەنگایانە ڕۆڵی ئەبێ لە گەشەکردنی جموجۆڵی بازرگانی پیشەسازی باشکردنی دۆخی ئابووری هیچ ڕۆڵێکی هەیە؟ من حەزەکەم پێش ئەوەی وەڵامی بەڕێزی بەموانێ ئێمە وەک ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی مەبدەی ئەساسیمان هەر ئەوە نییەکەوە کومپانیا بێت و ماڵی خۆی ساخکاتەوە یا کاڵاکانی ساخکاتەوە. مەبدەی ئەساسی لە لای ئێمە بتوانین دەور و تەسیرمان هەبێت لەسەر کومپانیا دەرەکەیەکان بیان هێنینە سلێمانی یان کوردستانەوانێ بۆی وەبەرهێنان بکەن. چکو ئێمە خۆتان نەزانن هەم لە کوردستان و هەم لە عێراقا بارودۆخەکە زۆر مستەقر نییە و بارودۆخی ئابوووریەکەشمان بەڕاستی باش نییە. وەکو ئەم دوو سێکتەرە تووشی ئەو وەزع ناجۆریە هاتووە ئێمە بەشێکین لە عێراقی فیدرالی کە وەکو بەشێکین لە عێراقی فیدرالی ناوچەکەمان ناوچەی سوورە ناوچەیەکی نامستەقر لە ڕووی سیاسی و وەزعی عەسکەریەوانە ئەمانە بەکوی گشتی دەور و تەسیریان هەیە لەسەر مەسەلەی پێشەنگا و وەزعی پێشەنگا و خراپی بارودۆخی حکومەتی هەرێمی کوردستانیش لە ڕووی ئەوەی کەوا تەخسیساتی میزانی بۆ وەزارەتەکان نییە ئەوەش دیسانەوە هۆکارێکی ترە لەسەر چی لەسەر پێشەنگاکان بۆ ئەو ئێمە وەزارەتەکان پێویستیان بە کاڵا و بە شتومەکەیەکەوە بیکڕن بەڵام وەزارەتەکان خۆیان تەخسیساتی میزانیان نییە بتوان میزانەکانیان بەکار بێنن بۆ ئەو کاڵا و شتومەکانەی کە ئەمڕۆ هاتوۆتە بەردەستیان لە پێشەنگاکانە لەو پێشتر کە وەزعی ئیقتصادی لە عێراقا بەعام باش بووە مدیر عامەکان و وەکیل وەزیرەکان و وەزیرەکان ئەهاتن نەو مەعرەزەکانەوانێ ئەو کاڵا و مەکائین و معیداتانیان ئەکری کە پێویست و زەڕوریەتی وەزعەکانی وەزارەتەکەیان بووە. خەرجی حکومەت کەمی کردووی خەڵکیش تاستێر کەمی کردووە. ئەمە دوان سێمینشیان بەڕاستی نامستەقیڕی هەیە لە منتیقەکەیە نەک هەر لە منتیقی سلێمانیا یا کوردستانە لە عێراق و ناوچەکەیە وەزعێکی سیاسی نامستەقیر هەیە کە توانای بەشداربووەکان لە ئاسی پێویستەکە مەکاتەوانەیە و دەوڵەتانی دەور و پشتیشمان بە شێوەیەکی گشتی وەزعی اقتصادیان هەموو ڕۆچووە بەرەو خراپی ڕۆشتووە ئەوەش هۆکارێکی ترا بۆ ئەوەی کەوا پێشەنگاکانمان دەور و تەسیری دابەزینی هەبێت و خۆشتانە زانن مەسەلەی داعش و نەخۆشی کۆرۆنا و ئەم شتومەکانە دەور و تەسیرێکی خراپی هەبوو بەڵام مادەم ژیان نەوەستا بوو ئێمە نەوەستامین لەسەر مەسەلەی کردنەوەی پێشەنگا و ئیدامە پێدان و بەردەوام بوونی سەرڕای و کێشە و گرفتانی باسمان کرد دۆخی ناوچەکەش بۆ شێوەیە خواستی کۆمپانیا بیانیەکان ئەوانی کەیانوێ بێنە ناوچەیە بۆ سلێمانی هەیەواتە حەزەکەن بێنە سلێمانی ئێمە دیارە وەک ژووری بازرگانی هەیئاتمان و وفودمان هەیە کە ئەڕۆنە دەرەوە ئەوروپیەکان زۆریان پێخۆشە بێنە ناوچەکەوانی بەڵام ناتوانن بۆچی ناتوانن لە بەرەوەیکەوە وەکو عەرزم کردن ئەم منتیقەیە ناوچەی سوورە ئەمە لەلایەک دوای ئەوە بەڕاستیەکەی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی خۆمان لە مەسەلەی کۆنتاکت و هاوکاریکردن بۆ کەرتی پیشەسازی لە ئاستی پێویستان نییە بۆ جاران کە کەسێک ڕەزمالێکی بەدەستەوە بۆ چوو کارگەیەکی دانا حکومەت ئەڕۆژ لە ساڵ 6 یارمەتی بۆی کەوا بتوانێت بەرنامەی کارەکانی شێوەیەکی باش جێبەجێ بکات ئێستا یەکەم ناتوانێت دووەمینیشیان حکومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی قیودی داناوە و لە هەمان کاتیشا گرانکردنی کارەبا و زیادکردنی زەریبە و کۆمەڵی ڕسومات هاتۆتە کایەوانێ بەڕاستی کەرتی تایبەتی وردە تەپانووە بە تایبەتی ئەوانی لە ئاستی بچووک و مامناوەندان دەرەقەتی وەزعەکان نایە بەڵام ئەوانی لە تۆپان هیچ شمولیان ناکات. حکومەت گوێگرێت لە بازرگانان من ڕاشکاوانە پێتان بڵێم وەڵامی ڕاشکاومە من زۆر ڕاشکاوانە پێتان ئەڵێم زیاد لە چەند پەیپەر و چەند پرۆژەی چاکسازیمان ناوە بە حکومەتی هەرێمی کوردستان لە خلالی ئەم 15 ساڵەیە
بۆ یەکجار حکوومەتی هەرێمی کوردستان هەر وەکو سوعبەتیش نەک جدیات نەیوت و ئەری ئەم پەیپەرە یا ئەم پرۆژەیە کە تەقدیمتان کردووە لە برگەی فڵانە لە فەقەرەی ئەوەیە لێ تێنەگەشتنێکی تایە یا زیاتر پێویستمان بە تەوزیحە یا دەستان خۆش بێ یا دەستان خۆش نەبێ معنای ئەوەی نەخوێنراوەتەوانەیە و پرسکردن بە کەرتی تایبەتی بە تایبەتی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی نەک سلێمانی لە ئاستی عالەمە ژوورە بازرگانەکان پەرلەمانێکی موسەغەری کەرتی تایبەتن ئەبێ گوێیان لێ بژیرێت چونکو بۆ من لە سەر ئاسی سلێمانی باوڵین کە ببوورە کە ئاڵێن من ژووری بازرگانی سلێمانی ئەزانی لەسەر ئاسی سلێمانی ضروریاتەکان چییە چی بکرێ و چی نەکرێت فەرقمان هەیە لەگەڵ ئەوەی کەوا لە وەزارەتێکا بەڕێزێک بڕیار دەربێ لەسەر کۆمەڵی حکوومەت ئێستا لیژانیان دروست کردووە لەسەر مەسلەی کۆمەڵی چاکسازی لەسەر یان هاوکاریکردن بۆ کەرتی تایبەت لە پرۆژەکان کەوا پرۆژی مامناوەندا بەڵام بەداخەوە ژووری بازرگانیان فرامۆش کردووە باشە کاکە ئێوە ژووری بازرگانی ئەو کەرتە تایبەتە کە چەندین هەزار ئەندامی هەیە فرامۆشی ئەەکەن ئەمە معنای ئەوەیە تۆ ناتوێت کارەکە بە جدی بکەیت ئەگەر بە جدی ئەیکەی منی نوێنەری کەرتی تایبەت مەفروض وایە بانگ بکەیت و داوای هاوکاریم لێ بکەیت و تەوزیحی زیاترم لێ بکەیت بەڵام بەداخەوە ئەو کارە جێبەجێ نەکراوە زۆر باشە پرسیاریەوەکەم زۆر جاوتێ ژوورە بازرگانی پیشەسازیەکان تەنها گرنگیان بە بازرگانی و پیشەسازیەکان تا هەستێک گرنگی پێنیاوە مەبەستمە پرسیاری ئەوە لێ بکەم وەڵامەکەم دەست بکەوێت چۆ هەردووکی ناوەکە پێکەوە بەڵێ وایە ئەسمە لە کاکداستانمە بەسمە دواتر وەڵامی ئەوم بیتەوە کاگاسی هەر بە ڕاشکاوی ئەمەشیان سپاس دەکەم کاکداستان ئەستی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەراورد بە پێشەنگاکانی تر کە ئێوە کۆمپانیەکەی خۆتان کردبێتانەوە لە سەر ئاستی عێراق و دەرەوە بووێ ئاستەکەی چۆنە هەم بە دەنگەوە هاتنی کۆمپانیەکان بۆی بەشدار بن هەم کوالێتی و خستنەڕووی و کاڵەشمەکانشتی کە هەیە یەکێ لە شانازیەکانی ئەوەیە نە شەڕی داعش و نا ینی قەیرانی ئابووری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی نەوەستان بە هەر چۆنێک بێ پێشانگاکان بەردەوام بوون بە تایبەتی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکس ئەوە کاکیاسین خۆی شاهێد ئەزانێ لەو کاتەشەوە نەوەسا بۆ بە دەنگەوەهاتنی کۆمپانیەکان بەڕاستی ئەم ساڵ و پار ساڵیش کەمترە هۆ کارەکەشی وەکوتم نامستەقڕی ئەوە سیاسی عێراق دوو قەیرانی ئابووری تاکو ئێستا قەیرانی ئابووری ماوە ینی بڵێ چارەسەر بۆ نەبووە سێ ئەم ساڵیش کە زیاد بوو بۆی شەڕی ئۆکرانیا و رووسیاش ئەمە زۆر کاریگەریە بوو کە کۆمپانیەکانی دەرەوە نەیانتوانی بەشداری بکەن ئاخر هۆکاریش کە ئەم ساڵ بەر لە چەند مانگەی خۆ پیشاندانەکانی ئێران کە ئەمەش دەورێکی زۆری هەبوو بەڵام حزوری کۆمپانیا ئێرانەکان هەم کۆمپانیا ئێرانیەکان و هەمووش کۆمپانیەکانی دەوروبەری ئەم وڵاتانە کە کاریگەری هەیە بەڕاستی برێنەڕی عێراق هاسنوورە لەگەڵ ئێران کامە زۆر دەوری هەبوو بەس بە تایبەتی هۆکاری یەکەمی سەرەکی نامستەقیڕی عێراق و پێکنەکاتنی حکوومەتی عێراق کامە دەوریە بەڵام لەگەڵ ئەمەش ینی تا ڕادەچی باش ینی کۆمپانیەکان بەشداریان کردووە بەڵام بەو دەرەجێنی کاکداستان مەبەستم کۆمپانیەکەیەوە نییە بەس بە گشتی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی قسەیەکەی لەسەری بەشێکەوەی کە تا ئاستێک خەڵک کەمتر سەردانەکە پەیوەندی بە ساڵانی ڕابردووە هەیە ئێرە وەکو هەفتە بازاری لات و پێشەنگاکان کۆمپانیەکان هاتبوون تاک فرۆشیانەکە لێرە برنجانە فرۆش نازانن شتی بابەتیانە فرۆش دوور کەوتبوو لەو ئامانجە سەرەکی کە ناساندنی بازرگان بێ بە بازرگان خاوەن کۆمپانیا بێ بە وەکیلێک بۆ بابەتە ئەم ساڵ هەوڵتانە ئەوە چارەسەر بێ وەکو پێشەنگا بێ نەک هەفتە بازار ڕاستی ئێمە وەکو عێراق تەقەدوم لە پار ساڵەوە ئەو پلانەماندانە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی تەنها بۆ ناسانی کاڵاکان بێ بۆ فرۆشی نەبێ بەڵام گەورەترین کێشەمان ئەوەیە ئێستا کە تۆ ئەیبینی پێشانگاکە ئەوەنە خەڵکی لێنە کۆمپانیای تا ئەڵێ من هاتوون بۆ فرۆشی دوو یەکشتی تر ینی ئێمە لە سۆسیال میدیا و پەیجەکەمان خەڵک ئەبینین کۆمێتمان بۆەکە یاشتە نووسێ نامە ئەنێری تەلەفۆنەکە ئەڵێ مادەم خۆراکی نیە بۆ سەردانی بکەم کێشەکە ئەمەیە پێشانگا واتە ناسانی کاڵاکان و دروستکردنی گرێبەست لە نێوان کۆمپاکان و نزیکردنەوەی کۆمپانیا بۆ نمونە شاری هەولێرە لەگەڵ سلێمانی یەکێکی دۆکە لەگەڵەوە یەکێکی وڵاتی ئێرانە یان بەغایە لەگەڵەوە بەڵام ئەمە تا ئێستا ئەم کللتورە دروست نەبووە بەداخەوە زۆر باش کاک یاسی پرسیاری ئەوم کرد ئەڵەن ژوورە
سێشمەکان بەس بازرگانیەکەیان لاگرێگە کەمتر گرنگی بە پیشەسازیە نەرچەندە وەک خۆم لە ڕاستیاوەی وەکو ڕۆژناوسێکی ئابووری سەرنجما بە زۆرتی قسەتان لەسەر داخستنی کارگەکانیش هەبووە تا چەندە واقعیەتی تایە من حەزەکەم هەر بۆ بەڕێز شتان ڕوونی بکەمەوانی ئەو پرۆژانێکی یاومانە بە حکوومەتی هەرێمی کوردستان زۆرمان قسە کردووە لەسەر چی لەسەر پرۆژی بچووک و مامناوەند چکۆ ئەگەر بچووک و مامناوەند نەبێت ئەوە نشونەما ناکات ئەم پرۆژە گەورانە ئەم کارگە گەورانە دروست بێت بەڵام ئەمە پەیوەستە بەچیەوە بۆ هاوکاریانی کە بانقێک ئەبێ هەبێت بە ناوی بانقی سەناعیەوە هەیە بەڵام ئەکتیڤ نییە ناتوانانی هاوکاری ئەو کەسانە با کە لە مەجای سەناعیە ئیژەکەن و حکومت تاکو ئێستا یعنی بەڕاستی ناوچەیەک نییە بە ڕێز بەیانی بێ بتێوێ کارگەیەکی پسوگی یا مامناوەندانی شوێنێک نییە بڕوویلی دایبریت بڵێن ئەمەم ناوچی پیشەسازی کارگە پسووکەکانی یا مامناوەندەکانە ێ باشە حکومت یارمەتی نەیە زەوی نەبێ بتوانانی ئیشەکەتی تیا بکەیت هاوکاری نەبێت کارەبا بووە بە نازانم چەند قاد لەسەر ئەوانە کۆمەڵی عوامل هەیە کە ڕێگرە لەسەر کەرتی تایبەت بەشی پیشەسازی بۆ کارگەی بچووک و مامناوەندە نەک ئێمە وەک ژووری بازرگانی تەشجیع و تەشویق نەکەین بە پێچەوانەوە ئێمە خۆشمان خەڵکێکین پیشەسازین بەڵام هاتنە پێشەوەی حکوومەت و زەمینەکەی لەبار نییە ئەجینا بەڕاستیەکەی ئەتوانن سەردانی شارەوانی بکەن ئەتوانن سەردانی ژووری بازرگانی بکەن بزانن چی تەڵەب هەیە لەسەر دانانی کارگەی بچووک بەڵام بەدا پێچوانی وێڵێن کەس کارگە دانانی هەمێچێتە ناوڕاست و باش و تەڵەب هەیە بۆی بکرێ بەس حکوومەت دەرفەت نایە جارێ یعنی بە پێی ڕۆتیناتی یاسا و ڕێنمایەکان نەبوونی زەوی ئەو بابەت قوربان بە عەرزێکەم جارێ یەکەم وەکو عەرزمکردن ئەو مەجالانە وەکو دابینکردنی زەوی وەکو هاوکاری و یارمەتیانی پیشەسازەکان ئەمانە وجودی نییە کارەبا بە سیعرێکە بەڕاستی ئەگەر بێت و ئیشیشکات دەرەقەتی ئیشەکە نایات ولا سەر کۆی یعنی کۆی ئەمانەش بگریت دەوڵەتەکانی دەور و پشتمان دەور و تەسیرێکی وا خراپیان کردوتە سەر کاڵاکانی ناوەوانێ کە ناتوانێت ئیشکات ئەوان بە قیمەتوەکو بەر نرخێک ئینێرن کە لە خوار نرخی وەبەرهێنان و ئەنتاجکردن و بەرهەمێنانی ئێمەیە بەڵام خەڵکەکە بی لەوە ناکاتەوانی ئەم کارگەی بەڕێستان کە بۆ نمونە هەتانە بەرهەمهێنانی هەیە بەرهەمەکە بەرهەمی ناوخۆییە و کوالیتیەکەشی لە زۆر کاتە لەوانەیە لە کوالەتی دەرەوە باشتر بێ چکو لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانایە بۆ لێپرسینەوە و لێپێچینەوە بەڵام ناتوانانی کارکەیت دەرەقەتینایی کاگاسی لەگەڵ ئەو پرسیایی لە کاکداستان کرد هاوڕابی پێشتر پێشەنگاکان ببوون بە هەفتە بازار جیاوازیە لە هەفتە بازار و پێشەنگایە بە تاکید پێشانگای تۆ نمایشەکەیت هەفتە بازار شتێکی ترە بەڵام ئێمە کە ئەمەمان کردووە بەڕاستی لێتان ناشارینەوانێ یەکەم بارودۆخ زۆر خراپ بووە بە 3 مانگ بە 4 مانگ بە 5 مانگ معاش نەبووە ئەمە لەلایەکیان خەڵکەکانی ئێمە زۆر خەڵکێکی بەڕێزن خەڵکێکن کە تەحملی ئەم هەموو بارگرانی ئەکەن ئەبێ ئێمە وەک ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی هاوکاری خەڵکەکانی خۆمان بکەین کارێکی واییمان کردووە هەفتە بازار دروست بکرێ لێرە و داوامان کردووە لە بازرگانەکان ئەو کاڵایانی کە لێرە ئەی فرۆشن بەڕاستی ئەبێ نرخەکانی فەرقی هەبێت نەکە نرخەکە بە تاقیتەنیا فەرقی هەبێ لە دابەزینە نەک بەڵام دابەزینی قیمەتەکەی تەسیر نەکاتە سەر کوالەتیەکەی هەم کوالەتێکی ئەبێ باش بێت هەمە بێ نرخەکەشی دابەزین کاگاستی گەشتبینی بە دۆخی ئابووری سلێمانی بۆ ساڵی ئایندە یا هەر پێت وایە هەمان بابەت بێ و درێژ بێتەوە ئەم ئەجموجوڵێکی لە سلێمانی هەوڵێکی حکومە دەڵێ واکەمەوەکەم بە سەریحی ئەمەشیان بۆ ساڵی ئایندە دۆخی دارایی و ئابووری لە سلێمانی چۆنە بێ هیچ گەشتبین نیم گەشتبینی نەخێت گەشتبینی نەخێت گەشتبین نیم مەزانی بۆچی گەشتبین نیم لەبەر ئەوەی کە بڕیارێک هەیە سلێمانی بە بڕوە لەسەر داهاتی خۆی کار بکات کاکە ئێمە ئەبێ حکومەتێکمانە بێ خۆمە دوو حکومەتی نییە ئەبێ حکومەتێکمانە ئەبێ ئەو حکومەتە بەرپەرز بێ لە هەرێمی کوردستان ئەو بووجە و داهاتی کە هەیە بەپێ ئەو تەقسیماتانە نەبێکەوە کاتی خۆی بڕیاری لەسەر دراوە بە مقایەزەی سیاسی بووە یا بە هەر وەزعێکی تر بووە وەڵا سلێمانی لە سڵات چلو ئەوەی بەرەکەوێت ئەبێ تەرەفەکەی تر ئەوەی بەرکەوێت من لە مەسەلە سیاسەکان نازانم چکو بەڕاستی پیاوێکی سیاسی نیم بەڵام لە تەوزیعاتە باوکێک نابێ بڵێ وەڵا ئەم پڕم باشتر ئیژەکە ئەم پڕم باش ئیژ ناکات
چونکو بۆ هەمووی ئەولای خۆیەتی ئەبێ بە یەک چاو سەیری کات لە خزمەتی بەرنامەی ژیانیان نابێت ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ لە خزمەتی هەرێمی کوردستان نابێت بە شێوەیەکی بەرپرسیارەتی و کوردانە نەک ئەم ناوچەیە فەرقی هەبێت لەگەڵ ناوچەی چکەیە من ئەگەر داهاتی سلێمانی بەسرێ بەوەوانێ فەرموو ئێستا مرزمان هەیە زۆر داهاتەکەی دابەزیوە باشە دابەزیوە ئێستا ڕۆشتە جنوب و وەسەتی عێراقەوانێ لە مەرزەکانی ترا ئەگەر داهاتەکە باش بێت و هەر حسابیکەی بۆ ناوچەکەی خۆی اینجا ئەمە یەک حکومەتی پێ ناڵێن و ئەمە دڵسۆزیشی پێ ناڵێن ئەگەر بەرپرسیارەتیش بێ لە قسەکەمە تەحملی ئەەکەم ئەمە دڵسۆزیشی پێ ناڵێن بۆ وەکو نمونەی باوکەکەی کە بۆم هێنانەوانێ مەفروض وایە بەرپرسیارەتەکە بە شێوەیەک بێت کە بەرپرسیار بێت لە هەموو وەزعەکان لە هەموو سێکتەرەکان لە هەموو شارەکان لە هەموو قەزە و ناحیەکان لە هەموو وەزعێک سەیری ڕنگ نەکرێت سەیری دین نەکرێت سەیری ئەو شتومەکانە نەکرێت بەرپرسیارەتەکە لە حکومەتە بێ وابێت سەریح بین جیاوازیە لە نێوان ژوورە بازرگانەکان لە هەرێمی کوردستان حکومەت جیاوازیەکە لە نێوانیانە هەمووکو دەرفەڕەخساندن ناساندنی کۆمپانیا بیانیەکان من حەزەکەم باش بزان حکومەت ڕەبتی بە ژوورە بازرگانیەکانەوە نییە بەڵام لەم بینەیە غەدریان لە ژوورە بازرگانیەکان کردن ئەوە بیان کردایە کە ئەوە تێکدانە بۆ سیاسەتی اقتصادی لە بینی ئێرەش و عێراقی شاوە لە بینی عالەمیشان ناوی بازرگانی سێ محافظە چوار محافظە چون لیان سەنووی نەتەوانێت بخسویانتە سەر وەزارەتی بازرگانی کە ئەمە ئەم شتە لە تەواوی دنیایە نییە و بە تایبەتی عێراق پێڵێن عێراقی فیدرالی چۆن ئەتوانی تۆ خۆت تەنظیم کە ئەم وەزارەتی تجاری لەوی ئیتحادی غوڕەفی تجاری عێراقیە سیاسەتی حکومەت لەگەڵ کەرتی تایبەتە جیاوازی هەیە بۆ چوونەکان جیاوازی هەیە دوایەوە ئێمە نیظامێکمانێک کە پێڵێن نیظام داخلی ئێمە نیظام داخلیەکەمان نیظام داخلی حکومەت نییە حکومەت ڕەبتی نیظام داخلی ئێمە نییە حکومەت بەرپرسیارە ئەنجومەنی وەزیران بەرپرسیارەتی هەیە ئێمە لە ژێر دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانین بەڵام ئەوە نییە بڵێن جیاوازیەکە لە بینی سلێمانی و هەولێرە بەڕاستی بێویژدانیەکەم بڵێم جیاوازیەکە و ژوورە بازرگانەکانی لە ڕووی مالی و مادی و اقتصادی و ئیشیان پیانێت تاکو جیاوازیەکان فەرقی پێ بکەین نییە باش زۆر باش کاک داستان زۆر بە کورتی وەڵام بیتەوە پلانتان هەیە پێشەنگایتر لە سلێمانی بکەنەوە ئێمە وەڵا وەکو کۆمپانیا حەزەکەین بەڵام حەزی و پلان دوشتی جیاوازە باشە ینی وەکو پێشانگا وا هەستەکەین تەنها ینی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کافیە گەنا حەزمانە کرد و ساڵام پلانیشمانە بوو بەس حەزەکەم یەک شتیش ئاماژە پێ بکەم پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کێشەیە شەرشی ئەوەیە ئامادە نەبوونی ئەوە کەمی بەرپرسیان لە پێشانگە ئامادە بوون ئەمە زۆر زۆر ینی خاڵێکی گرنگە بەڕاستی ئێمە کە کۆمپانیان لێنین لە شارەکانیتر بە تایبەتی لە هەولێر ساڵانە نیوەی ئەم هۆڵە ئەبوو بە کۆمپانیاکانی هەولێر و دۆ ئێستا زۆر زۆر کەم بۆتەوە ئێمە کە پێمانەوتن کە بۆ ساڵی دواتر ئەڕۆیتە لای ئەڵێ نا تۆ ئەو وعدەی بە مندا فلان بەرپرسیانەوە ئامادە نەبوو هیوادارم ئامادەبوونی بەرپرسیان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی زیاتر بێ بۆ ئەمەش ژووری بازرگانی بەردەوام ینی هەم بە کتابی ڕسمی هەمیش بە ینی داوەتنامە هەموو شوێنێکی ئاگادار کردوتەوە ئەمان و ئێمەش بەڵام هیوادارم بۆ ساڵی داهاتوو ئامادەبوونیان زیاتر بێ زۆر باشە سپاس بۆ داستان فازی لێبسای پەیوەندیەکانی کۆمپانیای عێراق تەقەدومەر و یاسین ڕەحیم جێگری یەکەمی سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی گفتوگویەکی ڕاشکاوانەمان کرد زۆر سپاس کە میوان مابوون بەخێرهاتن بۆ هیوای کە ئابوووریەکی باشتان هەبێ